بەنای خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم گەلێک ئاسوودە و خۆشحاڵم کە خوای گەورە تەمەنی پێبەخشین لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لە کامێرە و کۆنتترۆل دینەوە خزمەتی وا دەرم تا دوا سەرنجی بەرنامەکە هاوڕێ بن و لەگەڵمان بن. ئازیزان دیارە یانەی ڕیال مەدرید لەسەر حسابی یانەی ئەهلی گەیشت لەسەر حسابی یانەی ئەهلی میسری گەیشتە قۆناغی کۆتایی یاری کۆتایی جامی جیهانییانەکان شەوی شەمەواتە سبەی شەو لە یاری کۆتایی کاژمێر دە ڕوبەڕووی یانەی هیلالی سعودیە بێتەوە کە لای خۆشەوە هیلال لە ئەنجامێکی زۆر چاوەڕوان نەکراو تا ئەندازەیەک هەرچەندە ئێستا بەشێک لە ڕاهێنەرەکان لەن چاوەڕوان نەکراون چونکە سعودیەش ئەرجەنتینی بردەوە لە مۆندیال بەڵام توانی شکست بە یانەی فلامینگۆ بێنێت و بگاتە یاری کۆتایی جامی جیهانی یانەکان. هەوڵ دەین لە تەوەری یەکەم قسە لەسەر جامی جیهانی یانەکان بکەین و تەوەری دواتریشمان تایبەتە بێ بە چامپیۆنز لیگ کە ئەم هەفتەیە یاریەکان بەڕێوە چ یاریەکانی چوونی خۆناغی 16 چامپیۆنز لیگ کە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە چەند دیاریەک بەڕێوەچێ. ڕۆژی سێشەمە میلان لە یاریشی بەهێز لە یاریگەی سانسیرۆ ڕوبەڕووی یانەی تۆتەنهام هۆتسپێر بێتەوە. میلان پاش کۆمەڵێک ئەنجامی خراپ لە دوای مۆندیالەوە پاش هەڵکشان و داکشان لە ئاستیا پاش ئەوەی کە دێربی دۆڕان تووشی چەندین شکستی لەسەر یەک بوو هاوکات یانەی پاریس سان ژێرمان لە نێو یاریگەی باخچەی شازادەکان ڕوبەڕووی یانەی بایرن مونیخ بێتەوە ڕۆژی چوارشەمەش. بروسیا دۆرتمۆند لە نێو یاریگەی خۆی میوانداری یانەی چەڵسیەکە وە کلوب بروژ لەگەڵ بەنفیکا یاریەکە. پێنجشەمەش بیرمان نەچێت لە یۆرۆلیگ یاریی خۆش بەڕێواچێ یاری نێوان بەشتۆنە مانچستەر یونایتد کە هەردوو تیپ لە ئێستاە لە ئاستێکی بەرزان. بڕیارتەها لە ستۆدیۆ شیکەرەوەی تایبەتی پێیان زۆر بەخێر بێ کاک بڕیار هاوکات لە هەولێریش برای عزیز و خۆشەویستمان بۆتان عومەر ڕۆژنامەنووسی وەرشی کاک بۆتان تۆش زۆر بەخێر بێ و سپاس بۆم دەرفەتی کە بێمە بەخشی. سپاس بۆیەوەش سپاس بۆ تۆ کاک گۆران سپاس بۆ کاک بۆتان. سپاس کاک بڕیار ڕاستەخۆشمە سەر ریال مەدرید یعنی ریال مەدرید لە بەرامبەر یانەی ئەهلی یاریشی تقریبان باشی پێشکەش کرد 4 گۆڵی تۆمار کرد بە کۆمەڵێک یاریزانی لاو هاتە ناو لە باش دەچرکەیە گۆڵی تۆمار کرد و بەگشتی ریال هەرچەندە نازام ئاستی ریال لە ئێستاە زۆر لە جێی دڵخۆشی هەندەران نانیە ینی یاریەک باشە یاریەک خراپە یاریەک باشە باتەوە یاریەک زۆر خراپ ئەباتەوە یاریەکە دۆڕێ یاریەک تەعادل لەبێ کەواتە ئاستی ریال هەڵکشان و داکشانی زۆرەکە بەرامبەر تیپێک یاریەکە لە یاری کۆتایی سبەی شەو کە شکستی بە فلامینگۆ هێناوە هەرچەندە ڕەنگە ئەمە پێوە نەوێ بۆ ئاستی ریال ئەم یاریە بەڵام ئەنچلۆتیش لە کۆنگرەکەی لێ باشی خۆمان نامە دەکەین چکە تۆ پێوە نەماوەڵێن ئەمە لاوازە ئەمە معنی نمونەی یاری ئەرژەنتین و سعودیا هێنێتەوە بەگشتی لەو یاریە چۆنە ڕوانی. سەرەتا بەنای خوای گەورە میهرەبان سپاس بۆ تۆ کاک گۆران سپاس بۆ کاک بۆتان کە لە ستۆدیۆ لێرە لەگەڵماندا دەبێت. سەبارەت بەو یاریە وەکەوەی کە لە کۆنگرە ڕۆژنامەکەدا کارلۆ ئەنچلۆتی ئاماژەی پێکرد کە پێویستە ڕێزی یانەی هیلالی سعودی بگرین. ئەمە بۆ ڕاهێنەرێک لەو تەمەنەیە شتێکی چاوەڕوانکراوە تایبەتی کەسایەتێکی وەکو کارلۆ ئەنچلۆتی هەمیشە لە کۆنگرە ڕۆژنامەکاندا ڕێزێکی زۆر بۆ بەرامبەرەکەی پیشان ئەدات. بەڵام کاتێک ڕوبەڕووی یانەی هیلال دەبێتەوانە هیلالێک کە لە ئاسیا دایریەکە هیلالێک لە ناوچە عەرەبیەکاندا یاری دەکات لە خولی سعودی یاری دەکات بەڵام گەیشتوتە یاری کۆتایی ئەم دەڵێ دەبێت ڕێزی لێ بگرین واتە ئەمە تیپێکی ئەوروپیش نەبێتەوە پێویستە ڕێزی لێ بگرێ. ئەمە پەیامێکە بۆ هاندەران بۆ یاریزانەکانی ریال مەدریدیش تا ئەوەی بەکەم سێریە میانەیە نەکەن لەبەرەوەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆر یانە لەبەرەوەی بەکەم سێری بەرامبەرەکەی کردووە باجیا و شکستی چاڕوانەکراوی دووچاراتوە بۆیە ئەم لێدوانەی کارلۆ ئەنچلۆتی شتێکی واقعی و ژیرانەیە وەکوش هەموو کاتکارلۆ بۆ شێوەیە قسەی هەموو کاتێک بۆ ژۆرە قسەی کردووە. یەکێکی دیکە لە لێدوانەکانی هەر پێم خۆشە سەرنج بخەمە سەر باز لەوە دەکەم تیپە ئامادەیە و تیپێکی ڕکابەرە چۆن ڕکابەرە ئەم تیپە گەسێری پێگاتەکەی کە بەرامبەر فلامینگۆ لە کۆی 11 یاریزان حەو یاریزانی لە دەروی سعودیە نەک لە دەروی سعودیە لە دەروی کیشۆری ئاسیایە لە ئەمریکای لاتینە لە ئەوروپادا یاریان کردووە یاریزانانە واتە تیپێکە کۆمەڵی یاریزانی ئەوروپی تێدایە کە دەتوانن مامەڵەیەکی باش لەگەڵ یاریەکەدا بکەن ئەگەر نەشتوانن لە ڕێال مەدرید بەرنەوانەیە بەڵکو دەتوانن تایم یەکەم لە ڕێال مەدرید یاریەکە قورس بکەن و ئەوەش دەڵێت هەر لەسەر لێدوانەکانی کارلۆ ئەنچلۆتی ئەمانە بەڵگەن لەبەرەوەی کە ئێمە قسە لە سەمیاریە دەکەین کە تۆپی پێی سعودی گەشەی کردووە ئەوەی ئەمیانێش سعودیە دەکرێت میانێش گەشەی کردبێت نمونەی کوێش دێنێتەوانەیە هەڵبژاردەی ئەرجەنتین لە مۆندیال بەرامبەر هەڵبژاردەی سعودیە لە مۆندیال بەرامبەر ئەرجەنتین ئاستێکی بەرزی پێشکەش کردو بە ئاست و بەنجام لە هەڵبژاردەیەکی بدێتەوە کە دواتر بۆتە پاڵەوان بۆیە ئەم یاریە کە گەر سەیری بکەن یاریێکی هێندە ئاسانیە بۆ ڕیال مەدرید بەڵام دەتوانین بڵێن ڕیال مەدرید لە زۆر ڕۆ لە پێشترە باش ئەمە وەکو ئەزمون و وەکو پێگاتەوە شت دەمە شتەکە ڕوونە ئەوەی کە لە ڕیال مەدرید هەیە کا گۆران لەم وەرزە کە
قسە لەسەر کرد دەمێ بە کورتی بچین لە کاکبۆتانیش ڕیال مەدرید لە چەند ساڵی ڕابردووە مێرکاتۆی زۆر باشی نەکردووە بۆیە ئاساییە دۆخێمیانەیان ئاستێمیانەیە خشان و داخشانی پێوە دیار بێت و لەگەڵی کە گرێبەستی باشیشی نەکردووە پێکانیشی دووچار هاتووە کاسمێرۆ ڕۆشتووە بە یاریکردین چوامینی بەشێکی زۆری شوێنەکەی کاسمێرۆ پڕبووانێ ناتوانین بڵێن لە 100% بەڵام چوامینیش توانی تا ڕادێکی زۆر باش شوێنی کاسمێرۆ پڕکاتەوە مابووی بۆی بە تەواتی پڕکاتەوە بەڵام دووچاری پێکانەوە لەم دوایە کاریگەری دروست کرد دوو باڵەکەی بەرگری لە ڕیال مەدرید ئاستیان پاشەکشەی کردووە لە دوای مۆندیال مۆدریچ پێویست نییە کروسیش ئاستی پاشەکشەی کردو ئاسایی مانگە خراپێ مانگ داهاتوو تۆزە باشتر بێت لە هەمووی خراپتر تەمەن شاڵکشاوە قسەکە ئەمەیە ینی تۆ ناتوانێت بەردەوام بە یەکگرتن بە باش یاری بکات دواتر سەرڕەمی ئەمیانەیە هێرش بەرێک لای کەرەوەکەی کە کەریم بنزیمە و وەرزی ڕابردوو سەرکردایەتی هێڵی هێرشبردن و یانەکەشی کردووە لە دوای وەرگرتن تۆپاڵتونەکەی مەهر بە پێکانەوە بینیمانە نەمان بینی هاوکاریەمیانەیە بکات ئەمەش ئەم هێزش لە یانەکە دوور بووات ئەم کۆمەڵە گرفتە شوێنگرەوەشینە ڕووی لە ڕیال مەدرید کردووە مێرکاتۆیەکی زۆر باشیشی نەکردووە تەنها چوامینی و ڕۆدیگەر نەبێت کە ڕوانکردمیانەیە بە دوو گرێبەز ڕیال مەدرید کافی نییە بۆ یانەیە کە بێ ڕکابەری نازناوەکان بکە ئەگەر ڕکابەری نازنەوەکە ئاساییە بەڵام بێت و بێ ڕکابەری نازناو بکات و هەڵگری نازناوی وەرزی ڕابردوو چامپیۆنز بێت کەواتە ئەرکی قورسە بەڵام لەگەڵ گەڕانەی چوامینی لای ڕابردوودا بینیمان تا ڕادەیەک هێڵی ناوەندی ڕێکخراوتر بوو ڕیتمیاریان باشتر بوو بە گەڕانەوەی ئالا باش ئەتوانێت لە بەرگری باڵی چەپ سوودی لێ بینێتەوە کەریم بنزیمە گەشتی مەغریبی کردووە بەشداری مەشقەکان دەکات میلیتا بامەشەوە دەکرێت لەگەڵ گەڕانەی میارزانانەك بەش لە گرفتەکان چارەسەر بێت دەستخۆش بۆتان گیان دووبارە بەخێر بێیت سەبارەت بە ئاسی ڕیال مەدرید ڕاستەخۆ لە کۆمنتێکەوە دەست پێ یەکەم یەکێک لە کۆمنتەکان بازەوە کە ڕیال مەدرید کوشتەی نەبوونی جێگرەوەیە بەدیلە کورسیە دەگە لەمەوە دەست پێ یەکەم کورسیە دەچی ڕیال مەدرید خراپە لە وەرزی ئەمساڵ و ئایا ڕیال مەدرید ئاسانە یاری هیلالی سعودی بۆی شەوی داهاتوو بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو لە تۆکا گۆران سڵاو لە کاک بڕیاری خۆشەویست بێگومان ڕیال مەدرید هەر کێشەکەی تەنها لەسەر کورسیە دەگ نییە ئەگەر ئەم تیپە وەکو تیپێکی مێژووی نەبێت تیپێکی ئاسایی بێت بێگومان حاڵی لە حاڵی چەندیانەیەکی کە ئێستا دۆخی خراپە لەو باشتر نەدەبوو بەڵام ناوی گەورەی ڕیال مەدرید و مێژووی وای کردووە هەر تیپێک کە بەرامبەر ڕیال مەدرید یاری دەکات حسابێکی بۆ بکات چونکە خۆتان دەزانن ینی هەم لە جامی زیانیانەکەم هەم لە چامپیۆنس لیگیش ڕیال مەدرید زۆرتری ناسناوی هەیە لەگەڵ ئەوەشدا پێکانەکان لە ڕیال مەدرید وای کردووە هەڵبەز و دابەز بە ئاستی ئەم یانەیە ببینین بە تایبەت کۆمەڵێک یاریزان هەن لە یانەکە لە ڕووی توانای جستەیشەوە باشنی نەگەوەی کە دووچاری پێکان بوون وەگەوەی کە لە کۆمنتەکەش نووسراوە من بێگومان ینی پێم وایە نەبوونی کورسی یەدەگێکی باش بۆ هەموو تیپێک نەک بۆ ڕیال مەدرید وای لێ دەکات تیپەکە لە دۆخێکی خراپدا بێت بەڵام ئەوە کارلۆ ئەنشلۆتیە کە پێم وایە ئەگەر ڕاهێنەرێکی دیکەش نەبی کارلۆ ئەنشلۆتی ئەنی نەبێت لە شوێنە دۆخی ڕیال مەدریدیش وەکو ناوی گەورەشی خۆش بێت دووچاری گرفتی زۆر دەبێتەوە بەڵام ئەوە توانیوێتی ڕێگە چارەیەک بدۆزێتەوە هیچ نەبێت بەو ڕیال مەدریدە بۆ دۆخی ئێستا هەیە بیبینین چونکە لە ماوەی ڕابردوو بە تایبەت لە دوای مۆندیال ڕیال مەدرید زۆر یاریزانی دووچاری پێکان بوون هەروەها ڕیال مەدرید توانای جەستەی یاریزانەکانی دابەزی بوون تیپەکە تیپێکی هیلاکە بەگشتی پێم وایە ڕیال مەدرید هەرچەندە دۆخی لە توانای جەستەی لە ڕووی یاریزانەوە خراپ بێت بەڵام هێشتا ڕیال مەدرید بۆ ناسناوەکان و بۆ بردنەوەی یاریەکان پاڵێوراوە کاکە بۆتان وڵا ببوورە کاگۆراندا لێ بنەکەم یاریکردنی ڤالڤێردی لە سەرەتای کاری کارلۆچلۆتیەوانەی لە باڵی ڕاستان نەبوو زیاتر لە هێڵی ناوەدا دەمابینی و ئەم یاریزانە چالاکتر بوو بە تۆپەوە باشتر دەڕۆیشت بەڵام ئێستا ئەم وەرزە بە تایبەتی دەبین لە باڵی ڕاستایە زیاتر توانەکانی سنووردار نەبووە و پاشەکشەی نەکردووە لە ڕووی ئاستەوە ئەگەر ئەم یاریزانە لە پشت هێرشبەرەکان و یاری بکات سوودێکی زیاتر بە ڕیال مەدرید ناگەێنێت بێگومان کاک بڕیار ینی ئەوە قسەی تۆ تەواوە ینی بەڵام خۆ دۆخی ڕیال مەدرید دەزانی ئەمە پێکانەی کە لە ڕیال مەدرید ناچارە ئەنشلۆتی ئەو یاریزانانەی کە دەتوانێت لە چەند مرکزێک یاری بکات گۆڕانکاری تێدا بکات ئەگەنا وەرزی ڕابردوو ینی وەرزەکانی ڕابردوو دەمان بینی ینی ڤالڤێردی لە چه ئاستێکدا بوو لەو شوێنەی کە بەڕێزت باسی کرد یاری دەکرد بەڵام
دۆخی ریال مەدرید ئەوە دەخوازێت کە شوێنی ئەو یاریزانانە پڕ بکاتەوە کە بۆ نمونە پێکانیان هەیە توانێت دەستەیان باش نییە لە ئاستیان دابەزیوە. تۆ سەیری ڤینیسیۆس کە ینی ڤینیسیۆس لە وەرزانی ڕابردوو هەموو هێزی ریال مەدرید بۆ ئەو یاریزانە بوو کە ئاستێکی بەرزی پێشکەش دەکرێت. ئێستا ئەمیش ئاستی دابەزی وەک پێویست نییە. ینی ئەنشلۆ ینی بە تایبەتی بڵێم ریال مەدرید یاریەکی سادە دەکات ئێستا تەنها بۆ بردنەوەیە، ینی ئەنجامەکانیشی سادەن لەبەرەوەی کەرەستەکانی بەردەمی ئەنشلۆتیش کەرەستەی سنووردارن ناتوانێت مرکاتۆیەکی باش نییە بۆ وەگەی کە ئێوە ئاماژتان پێکرد، کورسێکی هێدەکی باشی نییە. ئەوەی لە بەردەستی ئەنشلۆتی ئەو کۆمەڵەیە یاریزانان بۆیە هەندێک لە یاریزانەکان دەبێتە قوربانی شێوازی پێکاتە و شێوازی یاریکردنی کارلۆ ئەنشلۆتی. زۆر باشە. کاک بڕیار ریال مەدرید پێویستی بەچیە چکە ریال مەدرید هەرچی قورسە لە چامپیۆنز لیگی ژانی بەڕاستی ڕوبەڕووی لیڤەرپوڵ بێت هەرچەندە لیڤەرپوڵ تیپێکە زۆر داڕوخاوە ئەنجامەکانی زۆر خراپە پێکانی زۆری هەیە چەندە بەش لە یاریزانەکانی گەڕێنەوە بەم زۆنە بەڵام ریال مەدرید بەڕاستی بۆ وەرزی داهاتوو پێویستی بە گۆڕانکاری گەورە نییە پێویستی بە دیلی زۆر باش نییە. ریال مەدرید بۆ تەواوکردنی ئەم وەرزەی پێویستیان بەوەی هەر ئەمیان هاوکاری کارلۆ ئەنچلۆتی بکەین. ئاس مارکە فشار نەخەنە سەرم ڕاهێنەرە لەبەرەوەی وەک کاکبۆتانی ژاماژەی پێکرد کەرەستەکانی بەردەستی سنووردارن تا هەرم نەی بەدەستەوەیە یاریزانەکان پاڵپشتیم ڕاهێنەرە بکەن لەبەرەوەی لە ئێستای ریال مەدرید هیچ ڕاهێنەرێک لە کارلۆ ئەنچلۆتی گونجاوتر نییە بۆ دۆخی ئێستای ریال مەدرید بە ڕۆشتنی یان بە دوورخستنەوەی دۆخە خراپترە بێت. وە کارلۆ ئەنچلۆتیش خودی خۆی کابرایەکی ڕاهێنەرێکی زیرەکە دەتوانێت کێشەکان تا ڕادێک چارەسەرکە بەڵام ئاساییە دەبێ هاندەرانی ریال مەدرید لەوە تێبگەن ئەم وەرزە ریال مەدرید هاوشەی وەرزی ڕابردوو نەبێت لەبەرەوەی ئەم کۆمەڵە گرفتەی هەیە بەم ئاستەوە کۆتایی بە وەرزەکە بێنێت هیچ کام لە نازناوەکانی لالیگا و چامپیۆنز لیگ نەباتەوە لەبەرەوەی کەری بنزیمە گاماژەما پێکرد پێکانی ئاسیان دەگایزان دابەزێت تا دەگاتە بەڵام لە مێژووە مێرکاتۆی هاوینە بەڵام لە مێژووە ریال مەدرید و تیپی ریال مەدرید وا بووە هەر لە هەر پاڵەوانێتیەکە لالیگا بێت جامی جیهانییانەکان بێت جامی شا بێت چامپیۆنز لیگ بێت تیپەکە لە لێواری بۆم نەکرانە دەرایەوە بە یاخود لە ئاسیش خراوە بێ هەمیشە باز لە دوورخستنەوەی ڕاهێنەر کراوە لە ڕۆژنامە مەدریدەکانەوە هەمیشە یعنی نەک هەر ڕۆژنامەکان بەڵکو زۆر جاران بۆتە ڕاستی واقع کاک بڕیار پلگرینیمان بینی توانێت یەکوێری بەشتۆنە بکاتەوە بۆ نمونە توی لەسەرم بۆسن نازناوتان بۆ بەڵام ئاستی بەرزیش پێکش ئەو ساڵ ڕیال مەدرید بەڵام 2000 پیرەز دووری خستەوە یعنی ریال مەدرید یەکێک لەو یانەی کە لەسەر ڕاهێنەر زۆر ناوەستێ ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە بۆ نمونە ریال مەدرید زۆر جا بکەیت ئەم دۆخانەوە ینی ئێستا من هاوشانی ئەگەر زۆر لە بابەتەکە دوور نەکەمەوە ئەوێمە بۆ ینی لیڤەرپوڵ پێم وایە ئێستا هیچ کەسێک لە کلوب باشتر نییە بۆ ڕاستکردنەوەی دۆخی لیڤەرپوڵ ئەگەر ڕاهێنەر بگۆڕێ من پێم وایە دۆخی خراپترە بێ من پێم وایە بۆ ڕیاڵیش بە هەمان شێوەیە ئەنچلۆتی باشترین ڕاهێنەر بۆی وەرزی داهاتوو ئەگەر تۆ کۆمەڵێک گرێبەسی باشی بۆ ئەنجام دەیتی بەکە بێنەوە سەر سکەی نازناوەکان بەڵام ئەمە لە ریال مەدرید زۆر کاری پێ ناکرێت ڕاهێنەرێک یعنی ئەم ساڵ هیچ بەدەست نێنێ ئەگە بۆ منە نازناوی جامی جیهانییانێکش لالیگا و چامپیۆنز لیگ کەس بێنێ ڕەنگە دوور بخرێتەوە ئەمە هەستەنگاندنی تیپەکە ڕۆڵی دەبێت کاگوەران بۆ نمونە گەربێت و لالیگا لە دەست بە ژمارەیەکی زۆری خاڵ و چامپیۆنز لیگیش لە قۆناغەکانی سەرەتایی هەر قۆناغی 16 بکرێتە دەرەوانێ دەکرێت یانەکە کارگێڕیانەکە بە سەرۆکاتی پیرێز کۆ بێتەوانی هەستەنگاتن بۆ دۆخەکە بکات لەبەرەوەی دوجار یاریزانەکان قسەیان هەیە کاتنەکان قسەی خۆیانیان هەیە و لێکدانەوە بۆ ئەنجامەکان دەکرێت بۆچی گەیشتن بەم دۆخە تا چەندێک ئەنچلۆتی تیا بەرپرسە دوجار یانەکە بڕیارێک دەدات بەڵام ئەگەر پێشوەختە ینی بۆ نمونە لە کێبڕکەی چامپیۆنز لیگ بمێنێتەوە وە لە کێبڕکەی لالیگادا بمێنێتەوە کە ئێستا واریدا ڕیال مەدرید بتوانێت جیازەکە کەم کاتەوە ئەم فشارانە هەبێ فشاری دوورخستنەوەی کارلۆ ئەنچلۆتی هەبێت و بازەگەڕانەوەی زێدان و تۆماس تۆخێل و هەندێک ڕاهێنەری دیکە بکرێت ئێمە دەرونیە کاریگەری لەسەر کارلۆ ئەنچلۆتی هەبێت ئێمە کارێکی خراپە لەبەرەوەی ڕاهێنەر دەبێت سەرقاڵی پلانەکانی خۆی بێ بەتایبەت کە ئێستا فشاری لەسەرە فشاری ئەنجامی لەسەرە و یانەکەش پێویستی بەڕێخستنەوەیە بێت ئەم ڕاهێنەرە تەنها سەرنجی لەسەرەوە یەک قسەم لەسەر سیباوێس هەیە و کاک بۆتان سیباوێس یەکێک لە یاریزانە زۆر باشەکان ئێسای ریال مەدریدە ئاسی زۆر بەرز پێشکەشەکە بەڵام ریال مەدرید خاوە لە نوێکردنەوەی گرێبەستەکە یعنی ئەم یاریزانە بەشێکی زۆر لە ڕۆژنامەکانی ئەوروپا بازەوە کە نوکو بۆندێکی زستانی ریال مەدرید وایە بەڕاستی واقعان یاریکی زۆر باش پێشکەشەکە یاریزانێکی زۆر عاقڵە زۆر باش یارمەتی هێڵی دواوایەتە ناوە کاریگەری دروستەکە ڕاستەخۆ کاریگەری سەر ئاستی بەکە دروستەکە یعنی پێدوانیە ریال مەدرید خاوە لەوەی کە ئەم یاریزانە بۆندەکەی درێژ بکاتەوە کاگۆران ڕاستە سیباس ئاستێکی نایە پێشکەش دەکات بەڵام ئەوەشمان بیر نەچێت بە بەردەوامی ئاستی بەرز نەبووە لە هەموو یاریێک ڕاستە لەو مەودایی ئێستا بۆی کە ئەو یاریزانانەی ورن بۆی پێکانەوە
ئەم توانیوێتی ڕێژێکی باش شوێنیان پڕ بکاتەوە لەگەڵ ئەوەشدا ریال مەدرید هەر خۆی ینی سیستەمی وایە درەنگ لە بابەتەکان دەچێتە پێشەوە بۆ نوێکردنەوەی گرێبەستی یاریزانەکان ینی بۆ بەم هۆکارەشەوە خۆتان دەزان ینی لە گرێبەستکردنی یاریزانانیشدا چەند یاریزانی باشی لە دەستداوە بۆ ئەوەی کە پەلەی نەکردووە لە گرێبەستکردنی یاریزاناندا و لە نوێکردنەوەی بۆندی یاریزانانیش ریال مەدرید بەردەوام ینی وەکو هیچ زیانەیەک نەبووە لەوەی کە پەلە بکات لە گرێبەستکردنی یاریزاناندا ئەو ریال مەدرید بە مێژوو ینی تەبیعەتی تیپەکە وایە بە تایبەت فلۆرنتینۆ پێرێز بۆ هیچ یاریزانێک پەلەی نییە لەوەی کە گرێبەستی لەگەڵ نوێ بکاتەوە بۆندی دیکەی پێشکەش بکات دایمە لە دانوستاندایە بۆ بتوانانی باشترین بۆ تیپەکە هەڵبژێرێت پێشەوەی بۆ یاریزانەکە هەڵبژێرێت لەگەڵ ینی بە هەم ئەوانەی کە لە مێژوو وەکو ناوی گەورە لە ریال مەدرید بوون ئەومان بەدی کردووە. زۆر باش دەستخۆش ڕیالمەی بەجێ لەم بڕیار بۆی کات دەین بە تیپەکانی تریش چامپیۆنز لیگ ئەم هەفتەیە گرنگترین حاڵێک مانشێتی گرنگترین وڵای کا گۆران یەکشت لەسەر ریال مەدرید بڵێم بەڵێ فەرموو بەڵێ لەگەڵ کاک برات باسی ئاستی ریال مەدرید و دابەزینی ئێستا بەڵام یەکشت ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو بەرزی ئاستی ریال مەدرید پێوەەر نەبووە بۆ بردنەوەی ناسناوەکان بەردەوام ریال مەدرید لە ئاستی ناسناوی نەبردوێتەوە زۆربەی کات ریال مەدرید لە ئاستێکی بۆ نمونە ساڵی ڕابردوو لە ئاستی ینی زۆر خراپدا توانیوەتی دەستکەوت نازناوە بێت لە کوالێتی یاریزانیشدا نەیبردوێتەوە بگەڕێەوە بۆ 2006 2007 2007 2008 پێش ئەوش 2002 2003 2004 کە یاریزانی زۆر باشی هەبوو فیگۆ زێدان ڕۆناڵدۆ دیاردە کۆمەڵە یاریزانی دیکە ناسناوی لالیگەی نەبردەوە بەڵام لە 2007 2008 دەستبەرداری ئەو یاریزانە بوو کۆمەڵە یاریزانی بە بەراورد بۆ یاریزانانە سادە بوو 2 ساڵ لەسەر یەک لیگای بردەوە. دەستخۆش زۆر باش کاک بڕیار چامپیۆنز لیگ دەست پێیەکە گرنگترین ڕووداوی وەرشی تۆپی پێ لە ئەوروپا بە هیچێک لە یاریە بەهێزەکان یاری گەڕاچوونی خۆناغی شانزەی چامپیۆنز لیگ لە یاریگەی سانسیرۆ میلانێکی تقریبەن داڕوخاو من تێناگەم پیۆلی بوو یعنی وەرزی ڕابردوو شتێکی زۆر گەورەی کرد تا کاتی مۆندیالیش تیپەکان ڕکابەری ناپۆلیە کرد بەڵام دوای مۆندیال ئەم تیپە یعنی زۆر ئەزام سەرنج لەسەر میلانە ئەوە ئەڵێ وەکو ناوی خۆت شتەکانیان ئەزانی حەزەکەم بڵێم پێم بڵێ میلان بۆ ئاوایە هەنی بۆ ئای لێهات بەڕاستی من پێم خۆش و میلان ئەم ساڵ بگاتە خۆناغەکانی کۆتایی چامپیۆنز لیگ بەڵام ئەم ئاستە خراپی کە لە خولی ئیتاڵیا بینم لەم بەرامبەر تۆتەنهامێکی کە تۆتەنهامیش بۆ ئاستە بەرزەوە دەرنەکەوتووە ئەم ساڵ یعنی ئەویش دۆخی ناجێگیرە بەڵام میلان زۆر خراپترە لە ڕاستیە دوو تیپ ڕوبەڕووی یەک دەبنەوە کە دۆخیان هاوتەری باتووە وەرزی ڕابردوو کاتێک کۆنتی بوو بە ڕایەنەری توتنام یانەکە گەشەی کرد لە پلەی چوارەمی پرێمەلیگی بەدەستهێنا و گەیشتە چامپیۆنز لیگ لەم لاشۆڕە ئەیسی میلان وەرزی ڕابردوو لە نیوەی وەرزەکەوانی تاو ئاستی گەشەی کرد و پلەی یەکەمی لە ئینتەر میلان وەرگرت لە یاری دێربی میلانۆدا و دواتە پارێزگایی لە پێشەنگی کردە تاکو نازناوەکەی بردەوە ئەم وەرزەش لە سەرەتاوانەی هەردوویانەکە تا ڕادەیەک باش بوون بەڵام هەردوویانەکە لەگەڵ پێکانی یاریزانە کاریگەرەکانی ئاسیان پاشەخشەی کرد لە ئەیسی میلان لە دوو بەرنامەی ڕابردووشدا قسەمان لەسەر کردووە کۆمەڵی یاریزان هەبوون بە پێکانیان کاریگەریان لەسەر سیستەمی یاریکردنی میلان دروست کرد مانگمانیان لە گۆڵچی کالابریا لە باڵی ڕاست و تیۆرناندزیش لە دوای مۆندیال و پێکانی تۆمۆریش لەم دوایەیە لەگەڵ ئەوەشدا لە باڵی ڕاستی ژێرشبەری سالمی کەرزیش بە ئامان شێو پێکانی هەبووە و هەندێک جاریش دوورکەوتنەوەی یاریزانی هێڵی ناوەندی تیاوە بەڵام کەمتر وە بەراورد بەم یاریزانانە ئەمانە کە دوورکەوتنەوە کا گۆران ڕاستەوە خۆ هێڵی بەرگری ریال مەدرید گرفتی بۆ دروست بوو بە ئاسانی تۆپ گەیشتە نزیک هێڵی سزای ئەیسی میلان بەهۆی نەبوونی گۆڵچێکی زۆر باشی شەوانەیە تا ڕۆژانۆ لە گۆڵدا بوو ئەو گۆڵچەیە دەگەی کە ئەیسی میلان پشتی پێبەست بەڵام لە ئاستی خۆیدا نەبوو تا بە زمانە بازاڕەکەی خۆما بڵین هەرچێکی ڕوبەڕوو بکردایەوە دەچۆ گۆڵێت پێ دەڵی سەلاجە پێ دەڵی ئەمێک کە لە ناو تیپەمیلەکانە باز دەکرێت گۆڵچێکی زۆر خراپتەنانە لە سیاری ڕابردوودا زۆرترین گۆڵی لەسەر تۆماکراوە سێری گۆڵەکانەکەی زۆر لە گۆڵچیۆ نزیکن بەڵام گۆڵی سادەیە ئەمانە کاریگەری زۆریان سێ ئەیسی میلان دروست کردەوە ئەم گرفتە ڕوبەڕووی تۆتەنهامیش بۆتەوانێ لە دێربی باکووری لەندەن لەوانەیە بیر بێ ساکات تۆپێکی زۆر هاکەزایی ئاڕاستە گۆڵەکەی لۆرێس کرد لۆرێس بەردەستی کەوت و چۆ گۆڵ پێشتر فۆستەر
لە حاڵەتی پێکانی لۆرەسا گۆڵچی بوو بەرامبەر برێنفۆرد چەند گۆڵێکی یاسایی لەسەر تۆمار کرا بۆیە ئەم حاڵەتە لە هەردوو یانەکە کە سێری هەردوو یانەکەکەم دۆخیانوەکو یەک وایە بەڵام ئێستا توتنهام پێکانەکانی گەڕاوەتەوە باشتر گەڕاتەوە کۆلۆزەفسکی گەڕاوەتەوانە بێن تاکۆر گەڕاتەوە دوایزانە بۆ توتنهام زۆر گرنگە بە تایبەتی بێن تاکۆر لە یاری ڕابردوو بەرامبەر مانچستەر کاریگەرترین یاریزانی توتنهام بووە لەبەرەوەی بۆ کەست و بۆ کەس یاری کرد و هاوکاری بەرگری کارەکانی دەکرا هاوکاری ژبەرەکانی کرد کۆلۆزەفسکیش کاتێک کۆلۆزەفسکی یاری دەکات باڵی ڕاستیش ئەکتیو دەبێت باڵی چەبەر چەندە سۆن ئاسی پاشە کشگە بەڵام دەبێت بە هەردوو باڵەکە هەردوو باڵەکە مەترسیدا دەرەکەون بۆیە ئێستا بەگەڕانەی پێکانەکەم تا ڕادەی توتنهام باشتر دەبینمە چەنە یاریەکە ناو سان سیرۆدایە و لەناو یاریگای ئەیسی میلاندا زۆر باشە کاک بۆتان ئەمێ تۆ قسێک لەسەر یاریە بۆکەی بەڕاستی ئاستی میلان زۆر پاشەکشێک لە دوای مۆندیالەوە زۆر دڵمان پێی خۆش و کە ئەم ساڵ لە چامپیۆنز لیگ بەڕاستی بۆ ئاست و ڕیتمەی وەرزی ڕابردووی کاڵچۆ دەرکەوێت بەڵام ئەبێ بزانین چۆن دەرەکەوێت لە بەرامبەر تۆتنهام بۆ تۆتنهامیش باش نییە یعنی ئاستی وەک پێویست نیە هەڵکشان و داکشانی زۆرەکە لەسەر ئەو یاریە قسەی تۆ چییە؟ بەڵێ کاگۆران پێش ئێستا باسی ڕیال مەدریدمان کرد کە کارلۆ ئەنشلۆتی ئیدارەی پێکانەکانی داوە هەمان دۆخ لە میلان هەیە بەڵام بیۆلی نەیتوانیوە ئیدارەی پێکانەکان بدات و ئەگەر باسی کورسی یەدەگ و یاریزانان بکەی ڕیال مەدرید و میلان ڕەنگە لە ئاستی تیپەکە باس بکەم نەگە لە ئاستی خولەکە بە ئاستی یاریزانانی تیپەکە ڕەنگە میلان یاریزانی کورسی یەدەگی لە ئاستی پێکاتەکەی باشتر بێلەوەی کە لە ڕیال مەدرید وەکو شێواز یاریکردنی ڕیال مەدرید و ناوی ڕیال مەدرید و خولەکەی بۆیە بیۆلی نەیتوانیوە ئیدارەی پێکانی یاریزانەکان بدات لە ماوەی ڕابردوو ینی دیاری ڕابردوو میلان لە 7 دیاری بەرامبەربوون و شکستی هەیە سێ یاری لەسەر یەکتر دووجاری شکست دەبووە ینی ئەمە دۆخێکی لە میلان خوڵقاندووە ینی ئەمە بوا دەکات کاریگەری بە تایبەت دیارەکەی ئەم شەوی پێم وایە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر یاری بەرامبەر تۆتنهام دروست دەکات لەگەڵەوەشدا تۆتنهام وەکو کاک بریاریش باسی کرد بە کۆمەڵێک پێکان تێپەڕی بەڵام بە بەراورد بە دوای سەرەتا ینی کە لە دوای مۆندیال گەڕانەوە تۆتنهام دۆخێکی خراپی بەسەردات بەڵام ئێستا گەڕاوەتەوە تا ڕاتێک وە پەیتا دەگەڕێتەوە نێو کەشی ڕکابەریەکان تۆتنهام هەرچەندە بەرامبەربوون و دۆڕانیشی هەیە بەڵام لەگەڵ سەرەتاکەی دەتوانی بڵێن گونجانێکی هەیە بەڵام میلان هەر بەرەو خراپتر دەڕوە بە تایبەت دوای مۆندیال ئەم تیپە نەیتوانیوە هیچ نەبێت لە ئاستێکی مامناوەندی ژیاری بکات بەگشتی بۆ نمونە تۆ دێربی لە ئینتەر میلان دەدۆڕێنی جامی سوپەر بە ئینتەر دەدۆڕێنی لە جام لە قۆناغی 16 بەرامبەر بە تۆرینۆ دەردەکرێت ینی ئەمانە هەموو کاریگەری لەسەر ئاستیانەکە کردووە بە شێوەیەک کە چۆن پارساڵ ئەم تیپە متمانێکی زۆری بەخۆ بۆ بردنەوەی ناسناوەکە ئەم ساڵ ڕێک پێچەوانێت ینی خەریکە تیپەکە متمانە لە دەست دەدات. کاک گۆران یەکێ لە خراپەکانی ئێسی میلان لەم زستانەی ئەوە بوو لە مێرکاتۆی زستانەشدا هیچ جوڵێکی بۆ کڕینی یاریزان نەبوو واتە کارگێڕێکەش ئەگە سەرنج بدەی هیچ هاوکارێکی پیۆلیان نەکرد بۆ کە گرێبەسی دیکەی بۆ ئەنجام بدەن بتوانین یاریزان پیانی ئێسەوەتانێ وادە گەڕانەوەی مانیان تاسە ڕوون نییە لە گۆڵپارێز پێویستی پێی بووە لە باڵەکانی بەرگری پێویستی پێی بوو لە یەڵ ێرژبردن پێویستی تەنها لە ناوەدا ساندرۆ تۆنالی بناسڕ نەبێ ئاستێکی جێگیریانەیە و دەتوانانی بڵێ تەواو ئێستەکانەوانە پێرفێکتن بەڵام لە شوێنەکانی دیکەدا پێویستی بێتایەتی باڵی ڕاست ڕەگە دێست ئەو ئاستەی پێشکەش نەکرد بێت کە لە ئاستمۆحی ئەیسی میلاندا بوو بێت پێویستی بە گۆڕانکاری دیکەەوە بێت کاربریار بۆ شوێنی بناسڕ و تۆنالیش هیچ یاریزانێکیان نەهێنا وەکو یاریزانی یەدەک ئەمە شەر گرفتە فەرمو بناسڕ دووچاری پێکان بوو هیچ بەدیلێکی وا باش نییە بۆ شوێنی ئەم یاریزانانە ئێمە ئەو بە تایبەت ئەم دوو شوێندی ئەم دوو یاریزانە بڕبڕی پشتی یانەی میلانن خۆشت وەک من زۆر ینی متابعی میلان دەکەی یاری میلان خۆت وەکو سەرتاژ ئاماژەت پێکرد ینی ڕوحیەتی یاریکردنی ینی میلان لە دوو یاریزانە بەدی دەکرێت کە ئەگەر دووچاری پێکانیش بن یان توانای دەستیان دابەزێت بەدیلێکی باشی نییە ینی وەک ئاماژەت پێکرد ینی ئیدارە یارمەتدەرێکی باشی بیۆلی نەبووە هیچ نەبێت یاریزانێک بۆ بەدیل ئەم یاریزانە نەبێنێتە تیپەکە دەست خۆشکەواتە میلان لە ئێستاە کوشتەی نەبوونی یەدەگی باشە ڕاستەکە ینی بۆ منە تۆ لە هێڵی ناوەند هیچ بەدیلێکی هاوشێوەی تۆنالیت نییە هەنی بناسرت نییە بەو شێوازە بەو تەکنیکە بەو ئاسە باشی پێشکەشێکە جیرۆت هەیە بەڵام ینی بۆ منە سەرڕمی زۆر باشی ترت نییە
لە هەمان کاتە لە هێڵی دواوە کاک بڕیار ئەی تۆ سەرنجی توتنهام بە لەم گواستنەوەدا دوو گرێبەستی گرنگی کردووە پێدرۆی کردەوە بۆ باڵی ڕاست دانجمێنەوە بۆ هێرشبەری ئەمە لە کاتێک کاڕێ چاسۆنی لەسەر کورسیە دەگە بەردەوام ینی پێ دوای یارێکە قورسە بۆ میلان ینی ئەو هەوڵی کە توتنهامی هاتی لە دوای مۆندیالەوانەیە باشتر بۆ لێکەی ئێسی میلان دایەتی ئێسی میلان هیچ مالێ نەبینیوە نەگەڵینەدا بەڵکو پاشەکەشی زیاتری کردووە بۆ کە منێ بینم توتنهام ئامادەترە بینم هەرچەندە کۆنتی هەمیشە لە چامپیۆنز لیگا بەو ئاستە و یاری نەکردووە کە لە پرێمەر لیگ یاری کردووە لار کاتێ ڕاهێنەری یانەیەکی پرێمەر لیگ بوو بێت هەمیشە لە پرێمەر لیگ ئاستە بەرزەکەمان لێبینیوە لە چامپیۆنز لیگ پێچەوانەکە بێت بەڵام ئایا بەرامبەر ئەیسی میلانێکە ئێستا تووشی داڕوخان بۆ چۆن یاری دەکات دەبێت چاوەڕێ زۆر باشە ڕاستە خۆشمە سەر یاری نێوان پاریس سان ژێرمان بایرن میونخ هەمیشە وترێت تا ئەم وەرزەژە قسەم گوێ لێ بووە پاریس شخصیەتی برنەوەی نازناوی چامپیۆنز لیگی نییە بۆچی واللهی نازانم ینی من ئەمێ لە تۆ پرسم بڕیارتەها ینی ئەم تیپە یەکێک سێ باشترین یاریزانی لە خۆگەری لە ئێستاە ئاستی تیپەکە ئەنی وەکو پێکاتێکی زۆر باشی لەبەردەسایە بەڵام ئەبینی لە خولی فەڕەنسا ئاستی پاشەکشەی کردو بە بەرچاو لە جامی فەڕەنسا ئەدۆڕێ یاری کلاسی وەرانبەر مارسیلی ئەدۆڕێنێ بە مێسی و بە نەیماریشەوە بەشی تەنها پاپی بەشدارین کردو ینی بۆ ئاستی پاریس وایە بۆ هەموو ئەستێریەوە کێشەکە کریستۆف گالتێرە کێشەکە نەبوونی ڕوحەتی یاریزانانە مێسی لە دوای یاریەکەەوە چۆتە ژووری جلگۆڕین قسەێک گالتێر پرۆتیت نابێ وا یاری بکەین یعنی هۆکار چی ئاستی پاریس بەم هەموو ئەستێری و هەڵکشان و داکشانەکە و هێشتاش منوکو ڕۆژنامە و سێوەکو نایبینم یعنی شخصیەتی برنەوەی چامپیۆنز لیگ لەم تیپیان نابینم تا ئێستاش ئاسایە کە هەندێک گیانە هەیە لەم دوایانەدا دروستبوون بە زەبری گرێبەستی زۆر بە زەبری پارەی زۆر کە شخصیەتی چامپیۆنز لیگ نەبێت لە برێ چامپیۆنز لیگ پاڵەوانێتێکی مێژووی ناو قاڕی ئەوروپایە پێویستەکە ئەمیانەیە زیاتر لە نیو سەدە لەم پاڵەوانێتەیە کێبڕکەی کردبێ لە کاتێکا تۆ سەی تەمەنی پاریس سان ژێرمان دەکەی خۆی هەر 50 ساڵە تەمەنیانەکە بۆیە لە نێو ململانی چامپیۆنز لیگدا قوڵ نەبووەتەوانێ نەچۆتە بەردەوام نەچۆتە نێو قۆناغاستیارەکانەوە قۆناغێک لای کەرەوەکانەوانەیە و ئەمیانەیە لە ساڵی 2010ەوە کە دروست دەبێت و گەورە دەکرێت وەکو پرۆژەیەکی سەرمایه‌داری لەبەرەی بیرمان نەچێت پاریس سان ژێرمان پرۆژەیەکی ئەکادیمیە قوتابخانەیی نییە تا ئێستا ئەوەی کە ئەیبینینەوە پێگاتەی کە یاری دەکات پرۆژێکی سەرمایه‌داری دروستی کردووە یاریزانانی پێکەوەناوە بۆیە ئاساییە کە ئەمیانەیە ڕۆحێتی یاریکردن چامپیۆنز لیگیشی نەبێت بەڵام ئەمە بۆ واتایانایە کە یانەکە مەترسیدارێت تۆ میسیشی تێدانە بۆ میانەی گەشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ها بەرامبەر بایرن میونخ شکستێنەوە کە دەرفەتیەوەشیانە بۆ نازناوەکە بەرناوەیانی گەشتونەتە نزیک گۆڵی بایرنیش لە ڕووی ئاستەوانی ئاستێکی باشیان پێشکەش کردووە بەڵام لەو یاریێشدا گرفتی ئەویان هەبوو مامەڵەت چۆن لەگەڵنەوە خولێکی یاری کۆتایی چامپیۆنز لیگ بکەن ئەوە بوو لە کۆتاییدا بایرن بە کەمترین هێرش گۆڵەکەی تۆمار کرد و یاریەکەیان بردەوانێ گرفتەکان لە دوای مۆندیالوانێ زۆر لایەنەکان تووشی گرفت بوون وەنە تۆ یاریزانێک وەکو میسی کاگۆران نازای مۆندیالی بردوێتەوانێ وەک دەڵێ کۆتایی بە هەموو خەون و خولیای خۆی هێناوە هەموو شتێکی بردو تۆمە مرۆڤە لەوانەیە تۆمۆحە زۆرەی نەمابێت ئەو هەوڵە زۆرەی نەمابێت ئەو قسەی گواردۆراش بۆ یاریزانەکانی ڕاستەکە لە تاقەتی بردنەوەی پریمەر لیگیان نەماوە بۆ سروشتی مرۆڤ وایە تۆ چ ئاواتێک هەیە لە دنیاە لە گەشتە لە بەدەزێنانی دەستکەوتە لە بەدەزێنانیش کە پێی گەیشتی چەند جارێک تۆ حەزی لێ ناکەیت تۆ بەهاری ئەم ساڵەکە چەند جارێک بچیتە شوێنێک بۆ گەشت و سەفرە جاریدا تۆ حەزی لێ ناکەیتەوانێت ئەمە حەزۆکو وەکو حەزی تاکە کەسی میسیش حەزێک تا کەسێکی کە بردنەوەی پاڵەوانێتیەکی مۆندیال بووە بە تایبەت لە کۆتایی تەمەنیا دوای چەندین ساڵ ڕەخنە و سەرزەنشکردنینەوەی کە هیچ شتێکی بۆ وڵاتەکەی ناکات دوایی کە کوبا ئەمریکا بنەوانێ و بازەوە دەکرێن کوبا ئەمریکای گرنگ نەبووە و زۆر دووبارە کراوەتەوە چێژی نەبوو لە ئەهمیەتی ئەو کوبا ئەمریکایە کەمەکرێتوانێ دوجار دوای ئەوەش دێ مۆندیال دەبنەوانێ ئەمە هەموو حەز و توانا و ئەوەی کە وەک ئەڵێ ئینێرجی هەیەی لەو پاڵەوانەتیا کۆتایی پیاسوە بۆی ئاسایی ئەگە میسی نەبینیتوانێت بەشتێکی ئاسایی دەبێت زۆر باشە بە پێشویستن سەر بایرن کاک بۆتان تۆ لەسەر ئاستیانی پاریس سان ژێرمان چیاڵە یعنی پاریس هەموو ئامانجێکی هەموو ئامانجێکی ناسەخلێفی برنەوەی چامپیۆنز لیگ ئەگەر نازناوی خولی لیگۆنی فەڕەنسی ژەدەست بە بەلایەوە زۆر ئاساییە تەنها چامپیۆنز لیگ بەدەست بێنێ وەرزە برنەوەی چامپیۆنز لیگ بۆ پاریس ئاسانە لە مۆرزە بە تایبەت کە ڕوبەڕووی تیپێکە بێتەوە لە قۆناغی 16 ئەزمونێکی گەورەی هەیە یعنی بایرن میونخێکێکە لە تیپەکان هەمیشە پاڵوراوە بۆ برنەوەی نازناوەکان شخصیەتی زۆر باشترە لە پاریس. بەڵێ ناسر خلێفی وەک تۆ ئاماژت پێ کرد ئامانجی بردنەوەی چامپیۆنز لیگە بەڵام هەموو یاریزانەکانی پاریس بەو ڕوحیەتەوە بۆ ناسناوی چامپیۆنز لیگ یاری دەکەن بێگومان نەخێر.
ئەو یاریزانە ڕویان لە پاریسان جەرمان کردووە بە مێسیش و بە سێرجۆ ڕامۆسیشەوە. پێم وایە لە شێوەی بانک لە پاریسان جەرمان دەڕوانن وەک چۆن یانەکانی عەرەبی یاریزان دێنن بۆی سوودێکگرن و لە بەرامبەرشدا یاریزانەکە پارە لەو یانەیە سوود دەبینێت وەک ئەوەی کە کریستیانۆ رۆناڵدۆ کردی لەگەڵ یانەی نەسر. بەڵام بۆ ئەوان جیاوازەکە ئەوەیە لە ئەوروپا دەمێنەوە و لە یانەیەک یاری دەکەن کە پارێکی باش سرف دەکە و خەونی بردنەوەی ناسناوی هەیە و یاریزانی زۆر باش و کوالەتی تێدا یاری دەکەن. بەڵام فەرموو کاک پێ وایە ئەگەر میسی و ڕامۆس گرێبەستی لێڤەرپوڵیان بۆ باتایە بەو بڕەموچەی کە پاریس دەیانداتێ بە هەمان بڕەموچە پێوانی ئەوانش لێڤەرپوڵیان هەڵبژاردایە بەو بڕەموچەی کە ئێستا هەنا بەڵێ بەڵێەوەی کە لە پاریس پێیان دراوە ئەگەر لێڤەرپوڵ پێیان بدایە لە کاتی خۆیدا لێڤەرپوڵیان هەڵابژارد بۆ نالاوان چووکە تەمەنی ئەو دو یاریزانە لە کۆتایی نزیک دەبێتەوە بۆ ئەوان پێم وایە هەریانێک کە بڕەپارەیەکی باشی پێ بدات ڕوولەویانەیە دەکەن ینی ئەمە حەقی خۆشیان لەوەی کە وەکو ئێوە ئاماژتان پێکرد ئەوان لە تموحی بردنەوەی ناسناوەکان کۆتاییان هاتووە هەموو ناسناوەکانیان بەدەستێناوە بەڕامۆسیشەوە کە جامی زیانی بەدەستێناوە بۆیە ینی ئاسایی بوو هەریانێکی دیکەشیان هەڵبژاردابایە بەڵام خۆ دەزانی ینی یانە ئینگلیزیەکان لەو بابەتە تۆزێک جیاوازتر بیر دەکەنەوە لەو یانەی کە سەرۆکەکانیان عەرەبن و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کار دەکەن. ئەو ڕۆحیەتەی کە دەمەوێت قسەکانم تەواو بکەم لەوەی کە ئەو ڕۆحیەتەی لە پاریسان جەرمان هەیە بەدی ناکرێت وەک بردنەوەی ناسناوەکان بۆ بردنەوەی ناسناوەکان. ئەو ڕۆحیەتەی پارساڵ لە ریال مەدرید هەبوو کە کۆمەڵە یاریزانی توانم هەندێکیان کوالەتی مام ناوەند بوون بۆ بردنەوەی ناسناوەکە ئامادە بوون. بەڵام پاریسان جەرمان هێشتا نەیتوانیوە تیپێک دروست کە بە ڕۆحیەتەوە چۆن دروست و پێم وایە ئەگەر هەم پاریسان جەرمەنی و هەمیش مانچستەر سیتی لە سەرەتای کردنەوەیان کە لەلایەن دەسەڵاتدارانی دوو وڵاتی گەورەی قەتەر و ئیمارات لە سەرەتای کردنەوەیان ئەکادیمیایەکیان بۆ دروستکردنی یاریزان پێگەیاندابایە و نزیکەی بەتایبەت مانچستەر سیتی پێم وابێ نزیکەی 12 ساڵە لەلایەن ئیماراتەوە پارێ بۆ خرج دەکەیت. لەو ماوەیە ئەگەر ئەکادیمیایەکی باشە بایە بۆ پێگەیاندنی یاریزان ئێستا لەو 12 ساڵە یاریزان بە ڕۆحیەتەوە یاری بۆیانەکان دەکرد جیاواز لەوەی کە بە پارە یاری بۆیانەکان بکات چونکە ئەمە مەرج نییە بۆی پارێکی زۆر سەرف بکەیت ناسناوت پێ بدات. بگەڕێنەوە بۆ ئەو ساڵی کە ریال مەدرید کۆمەڵێک یاریزانی هەبوو فیگۆ زێدان ڕۆناڵدۆ دیاردا بێکا مایکل ئۆین نازانم ینی فێرناندۆ هێڕۆ کۆمەڵێک یاریزانی زۆر باش کە لەسەر ئاستی جیهان ینی ناوی ژمارەیەک بوون بەڵام چی کرد نەیتوانی ناسناوی چامپیۆنس لیگ بەدەست بێنێت چونکە ڕۆحیەت لە تیپەکەدا بەدی نەدەکرات. ڕۆحیەت خاڵێکی هەرە گرنگە بۆ بردنەوەی هەموو تیپێک ناسناو بباتەوە. هەروەها بوونی یاریزانی ینی ئاسمام ناوەند و ئاسبەرز نەک هەمووی کوالەتی ئاسبەرز چونکە ئەو کاتی بەراوردکاری لێوان یاریزانەکان دروست دەبی کێشە بۆ تیپەکە دروست دەکات. وەرەسەر پاریسان جەرمەن نێمار مباپێ مێسی هەر سێ یاریزان ئەگەر تۆپیان لە لابی ئەمانە یاریزانن ئەگەر بێ تۆپ ناتوانن یارمەتی دەرێکی باش یاریزانانی هەیە ناوەڕاست بن و ناوەڕاستیش بۆ ئەوی بتوانێت باشی یارمەتدەری یاریزانانی هێل بەرگری بێت. بۆیە ئەم قسەیە بووە بەشێک لە یاریزانەکانی هێل ناوەڕاست ینی پاریسان جەرمانیش ڕاستە ینی یاریزانانی پاریسان جەرمەن بە تۆپەوە باشتر دەردەکەون لەوەی بەبێت تۆپ چونکە بەشێکی تۆپی پێت ینی گرنگی تۆپی پێ ئەوەیە کە تۆ چۆن پلانت ببێت تۆپە لەوەی کە لە یاریگادا بوەستی ڕوبەڕوو تیپی بەرامبەر بیتەوە هەر کاتێک تیپی بەرامبەر تۆپی وەردەگرێت تۆ حساب کە سێ یاریزانی بە ئاسانی تێپەڕاندووە هەم مێسی هەم نێمارم با پێگە بێکەوە یاری بکەن بە ئاسانی دەگاتە ناوچەی ناوەڕاستەوە لێوێشەوە ینی زیادکردن یاریزانانی هەر تیپێک کە بە کوالەتی باش بێت بۆ تیپێک وەکو بایر مونیخ بۆ تیپێک وەکو مانچستەر سیتی بۆ تیپێکی ریال مەدرید لە باڵەکانەوە کاریگەری لەسەر ئاستی پاریسان جێرمەن دروست دەکات. نزیکترین هەنگاو بۆ بردنەوەی ناسناوی چامپیۆنس لیگ ئەو ساڵی بەرامبەر بایر مونیخ بوو بەڵام هەز نەکردن بە بەرسیارەتی هەندێک لە یاریزانەکان وای کرد پاریسان جەرمەن ناسناوەکە لەدەست بدات چونکە ئەو کات بیرمانە چێت پاریسان جەرمەن هەمان ئێستا ئەگەر پێم وابێ باشتر بێ خراپتر نەبوو لەو پێکاتێ ئێستا لە بەردەستی گالتیە. زۆر باشە دەستخۆش کاک گۆرەوەڵا سەرنجێک لە سەقسەکانی کاک بۆتان ئاماژەی بە شتێکی جوان کرد ئەو نەبوونی ڕۆحیەتە خۆی یەکێ لە گرفتەکان وەکو ئاماژەی پێکرد بوونی سێ یاریزانی ئەستێرەی لە هێڵی هێرش بن
میسیە میپاپیە نێمارە بەڵێ ئەبێ ئەم ستیانە یەکلایی بنۆکا گۆران کێیان ئەستێرەی یەکەمە یعنی ئەبێ یانە یەکلایی ڕایەنەر ئەبێ یەکلایی کاتەوانێ ئەبێت ئەستێرە یەکەم یەکلایی کاتەوە دووەم سێم یەکلایی کاتەوانێت دووەم قبوڵی بێ کێ یەکەمە سێم قبوڵی بێ کێ یەکەم و کێ دووەمە تا ئەوەی کە دووەم وەکو ئەستێرەی دووەم سای بۆکرێ وەکو ئەستێرەی دووەم بجەنگێت ئێستا هەرسێکیان خۆیان بە ئەستێرە یەکەمەزانن هیچیشان لە پێناوەی دیکەیاندا ناجەنگێت بۆیە لێرەدا تۆ ئاسایی هەندێک یاری پایسەنجەمە زۆر باشە بۆ هەرسێکیان وەکو ئەستێرە یەکەم سێری خۆیان دەکەن هەرسێکیان ئاسیان باشە هەستێکیان هێڵەکان تێپەڕێنن گۆڵ تۆمارەکەن پایسەنجەمانە بین 6 گۆڵ تۆمارەکە پێمان وایە ئاسێکی زۆر بەرز پێشکەوتە چەند یارێ دواتر سێکی پایسەنجەمە زۆر خراپ هەر سیازانەکەش خراپن ئەم پلەبەندیە دەبێت بکرێت کە بۆ نمونە بەم جۆرە یەکلایی بکرێتەوە میپاپی ئەستێرە یەکەم دیاری کرێ بێ میسی قبوڵی بێت ئەگە میسی ئەستێرە یەکەم دیاری دەکرێت بێ میپاپیش قبوڵی بێت کە زیاتر ململانەکە لە نێوان ئەو دوانەدا دەبینرێت نێماریش باماشەوە تا ئەوەی وەکو تیب یاری بکەن وەکو کوتلە و کوتلەبازی یاری نەکرێت زۆر باش ئاستی بایر میونخ لە بۆندسلیگا ئەویش تقریبا ئەڵێ وەکو ساڵانی ڕابردوونێ بە ڕێژێکی زۆر یەکلایی کردبێتەوە ئێستا ئاستی یونیۆن بەرلین باشە لە وەرزی ئەمساڵ ئاستی دۆرتموند لە 2023 زۆر گەشەی کردووە کە ئارچێکی خۆش ڕوبەڕووی چێلسی بێتەوە لەم قۆناغەیە ئاستی بایرن چۆنە بینی بایرن تیپێکی ینی چانسی بایرن زیاتر نییە بۆ برنەوە لە هەرچەندە مانەیە یاری ناکاوە گرفتەکەی کە مانێ بێچێک لە یاریزانە سەرەکانی تیپە ئاستی بەرزی پێشش کردو بەڵام یاری ناکە سەرڕاوی کەمانە یاری ناکات بەڵام تا ڕادەیەک لە بایر ناشوێنگرەوە هەیە لەبەرەوەی گنابری هەیە کۆمان هەیە سانێ هەیە لە باڵەکان و یاری دەکەن لە ئاسی بەرز پێشکەشەکە ئەجا موسێلاوەکە ویست ماماشە پێکەمێکە لەو ئەستێرانەیە مۆرزە قورسایی هێڵی ناوەندیانەکەی لە ئەستۆدایە و خۆشبەختانە بۆ هاندەرانی بایر میونخ لە دوای ڕۆشنی لیڤاندۆڤسکی مۆتین چالۆبا ئاستێکی باش پێشکەشەکات ئەمە بۆ بایر زۆر گرنگە بۆ هەڵبژاردی ئەڵوانیش ئەم ستایل یاریکردنە زۆر گرنگە بوونی هێرشبەرێکی سەرڕمی یەکلایی کەرەوە کە توانایەکی جەستەیی باشێ بێت باڵایەکی بەرزیە بێت سو لە تۆپەکانی ناوچەی سزاوەربرێت و گۆڵیان پێتۆمار بکات ئەوەی دەمێنێتەوە لەسەر بایر میونخ گۆرانی هێڵی بەرگریەکەیەتی ئەمە گرفتەکەی بایر میونخ هەندێک یاری هەیە دەبینی زۆر باش یاری دەکات و بەردەوام تۆپیان لایە ئەمە گرفت دروست ناکات بەڵام لەو کاتەیە کە بایر وەک پێویست نییە کۆنتترۆل تۆپی باش نییە تۆپ لە لای تیوی بەرامبەرە لە هێڵی بەرگری بایرن لە پشت بەرگری کارەکانەوە زۆر کات بۆشای هەیە زۆر کات چاودێری نەکردنی هێرشبەر هەیە و بوونی بۆشایش لە نێوان هێڵی ناوەند و هێڵی بەرگریدا هەر دروست دەبێت بۆیە هێڵی بەرگریەکەی بایرن لەم چەند وەرزەی دواییدا تا ڕادەیەک خاڵی لاوە زیانە زۆر باشە کاک بۆ تەنها حەزەکەم قسەیەکی جەستە تۆ لەوەرگن لەسەر بایرن بایرن کەوتم ئاستی ئەویش تقریبا لە بۆندەزلیگا هین هەڵکشان و داکشان زۆر زۆرەکە و کاک بڕیارش ئەمەژەی بە خاڵێکی جوان کرد هێڵی بەرگریەم تیپە لە ئاستی پێویستانە بەرامبەر پاریس بایرن چی پێکرێ بایرن ئەفزەڵترە بۆ ئەوی سەرکەوتن تۆمار بکە وڵاکا گۆرانیانی ڕاستەکەی بایر میونخ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئاسی دابەزیوە بەڵام لەگەڵەوەشدا ینی بایر میونخ هاوشێوەی تیپە گەورەکانی چامپیۆنستیک وەکو ڕیال مەدرید و لێڤەرپول ئەم تیپە بەردەوام لە یاریە گرنگەکان بە باشی دەردەکەوێت لەگەڵەوەشە ئەمە قیازنی بۆ یاریەکەی پاریسان جرمن من بڵێم ئاستی خراپە بەڵام دەتوانێت لە بەرامبەر پاریسان جرمن بردنەوە تۆمار بکات بەڵام تۆ ڕێخستنی بایر میونخ تەمەشا بکەیت ئەوەت بۆ ڕوون دەبێتەوە کە بایر میونخ تیپێکی منەظەمە لە ڕووی شێواز یاریکردنەوە ئەگەر لە بۆندسلیگاش ئاستی وەک پێویست نەبێت بەڵام ئەم تیپە باشتر دەتوانێت بگەڕێتەوە نێو ڕکابەرەکان لە تیپێکی دیکە چونکە خاڵەکانی بەردەست ڕاهێنەر ئاسانتر دەتوانین بڵێن گۆڕانکاری پێدا دەکرێت و لە چامپیۆنس لیگیش ڕەنگە ئەمە وا بکات کە ناوی بایر میونخ ببێندرێت یاریزانەکان زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەن بۆ بردنەوە بە بەراورد بەیانەی پاریسان جرمن و لە بایر میونخیش ینی بەو شێوازی تیپە ئەڵمانیەکان ڕوحیتێکی زۆر باش لە تیپەکاندا بەدی دەکرێت ئەمە خاڵێکە زۆر باشە بۆ ینی بایر میونخ پێکانەکان کاریگەریان لەسەر هەیە ئەگەر ڕاهێنەر بتوانێت هێلی بەرگری کێشەکانی بە کەمترین ینی هیچ نەبێت بە سەرەتایی چارەسەر بکات بایر میونخ پێم وایە هەنگاوێکی باش دەنێت لە یاریەکەی بەرامبەر پاریسان جرمان زۆر باشە دەستخۆش کاک بڕێر ماوەی دەخولەیەکان ماوە پێم وایە دەخولێشمان ماوە حەزەکەم تایبەتی کەم بە یاریی گرنگی یۆرۆلیگ کەمترین قسە یۆرۆلیگەکەین حەزەکەم ئەم ساڵ یۆرۆلیگیش تا موچەری زۆر زۆری هەیە فیناڵەکەی تۆشی تێدا ئارسناڵی تیا بە ئاستێکی بەرزەوە کاک بڕیار مانچستەر یونایتد ڕوبەڕووی بەشتۆ نابێتەوە ئەکێ ئەم یاریەش بڵین یاریکی لووتکەی چکە هەردوو تیپەکە
ئاسیان زۆر باشە لە ئێستاە هەم بەشلۆنە لە دوای برنەوەی جامی سوپەر ڕیاڵمەیی بە تایبەتی ئاسی زۆر باش بووە ئاس تقریبەنها هەڵی لەسەر سکەیە و هەمان کاتیانی ماسەریش لە دوای چەند هاتنی تینهاگ و ڕۆشتنی ڕۆناڵدۆ ئەوانە ئاسی زۆر باش پێشکەشەکە کاسمیرۆ چێکی گەوری ئەم تیپەیە هەر کات باش بێ مانستەر باشە چی ئەڵی لەسەرم یاریە ئەرشی یانەی بەشتۆنە بە تەواوی قورس نییە بەدڵنیاییوانێ و ئەگەلەوە دەست پێ بکەم بەشەلۆنە لە دوای جامی سوپەرەمێکێکە لە یاری قورسەکان ئەنجامی دەدات توان بڵێم یەکێکە لەو یاری قورسانەی کە لە دوای ڕێخستنەوەی تیپەکەی لە نیوەی وەرزە کە کردوێتی یاریێکی قورسە و یاریێکە کە دەتوانین چاوی لەم نیوە وەرزەدا پێ هەڵبسەنگێنین بۆ کارەکانی وەکو قورسی یاریەکە وەگەوەی کە ئاماژە بۆی پێکەی با سەرتا لە بەشەلۆنەوە دەست پێ بکەم سەرەتای وەرز بەشەلۆنە چەند خاڵێکم تیا باش بینی یەکێ لەوانە بە زووی چاوی گەشتە پێگاتەیەکی جێگیر و تیپەکە بوو بە یەک دەست ئەمانە خاڵی بەهێز و کارگێڕیانەکە و دەستەی ڕایەنەران و یاریزانەکان هەمیان یەکشی ئاریانە بۆمان هەمان یەک قسەیانەکە قسەی جیاوازی تیانە بوو ئەمە شتێکی گرنگ بوو ئەگەوەی کە چاویش خۆی باڵا دەستە بەسەر تیپەکەدا ئەمەژەر گرنگە بەڵام دواتر بە لە کلاسیکۆ لە چەندیارێکدا بینیمان هێڵی بەرگریمیانەیەک پێویست نەبوو هەڵەکان دووبارە بوانێ لە کلاسیکۆیا ڤینیسیۆس بە ئاسانی گەشتە سەر گۆڵ بنزیمە گۆڵی ئاسانی تۆمار کرد ڤالڤێردی لە بۆشایی زۆر ئەمانە دواتر لە چامپیۆنز لیگا بەرامبەر ئینتەر میلان و بایر مونیخ هێڵی بەرگریەکە خراپ بوو و پێکانی ئارا و خۆش کاریگەری هەبوو لە سەرمیانەیە پێکانی کۆندی بەڵام دواتر لە دوای مۆندیال چاوی تا ڕاتەی هێڵی بەرگریەکە ڕێخستوەوە نەکێ لەو خاڵات زۆر باشانە دوورخستنەوەی گارسیا بووە لە پێگاتی سەرکی کە پێم وابێت زیاد لە 5 بۆ 6 بەنامە لەگەڵ خۆتا باسیەوە کردم گارسیایە بۆ تیپێکی ئامانجدار نابێت ڕەنگە لە سەڵتافیگۆیەک لە ڤالەنسیایەک لە شوێنێکی وادا تا ڕادەیە باش بێت با بۆەوە تێنەکەوێت بەشەوەنەکە لە لاماسیا سەردەمێک کاپتن بۆ ڕۆژانێ لە ماشتەستی بۆ لە ماشتەستی یاریزانی پشت پێبەستراو نەبووە یاریزانێک بۆ لەسەر کورسی یەدەک لە هەندێک جامە یاری کردووە یاخود لە هەندێک یاری پرێمەلیگ یاری کردبێت کە زۆر گرنگ نەبوو بالفعل هەر کاتێک یاریەکە ئاستی بەرزی نابینی ئەم یاریزانە کوالیتی یاریکردنی بۆ یەڵی بەرگری نابێت بۆیە دوورخستنەوەی لە پێگاتی سەرەکی یەکێک بۆ لەو خاڵانەی کە چاوی کاری باشی لەسەر کردو و تا ڕادەی هێڵی بەرگریەکەی باش کردو دوازێنان لە پیچیە و لەو کۆمەڵە گرفتەیە وەرزگون پیچەوەی خاڵ لای ئیشی سەرمایه‌داری و بازرگانی خۆیەتی هێندە سەرنجی لەم دوایانە لەسەر یاریکردنی بەشەوەنە نەبوو بە تایبەتی کێشەی خێزانیەکەی ئەو شتانەی گرفت و بۆ بەشەلۆنەش و لە ڕووی هێرشبردننی شوانە بەشەوەنە گەشەی کردووە سەرەتای وەرز تەنها لیڤاندۆڤسکی بۆ یاریەکانی لای کردوەوە تەنها گۆڵەکانی لیڤاندۆڤسکی بووە ئێستا یاریزانەکانی دیکەش بەشداری دەکەن پێدری بەشداری دەکات گاڤی بەشداری دەکات و دیۆنگیش کە گەڕاوەتەوانێ نێو پێگاتی سەرەکی تا ڕادەیەک باشترە ئەگە دەرفەتی زیاتری پێ بدرین باشیش دەبینم بە کیسێدری ئەویش زۆر باش خۆی سەلمان کیسێش لەم دوایان دەکە بەشداریکی زۆر داستێکی باشی پێشکەش کرد لە بەرامبەریشدا بۆی تاوای کاتەکە بگەڕم کاکبەتان مانچستەر یونایتد لە سەرەتای وەرزەوانێت تێنها وردە بەهێمنی بە هێواشی کاری لەسەر ئەمیانەیە کردووە و زۆر باش کاری کردووە لە دوو خاڵ وەرگرتنەوەی تۆپ زۆر بە خێرایی لە دەستدانی تۆپ زۆر بە قورسی بە زووی تۆپ وەرەگرانێ ینی بە قورسیش تۆپ لە دەست دەدەن و دووبارە درەوشانەوەی ڕاشفۆر لەسەر دەستیم ڕایەنەرە تەنها ئەوە بە کورتی بەسە بۆ زۆر باشە کاک بۆتان یانەی بەشلۆنە بە دۆخێکی باشە تێپڕە لە لالیگا و ڕوبڕووی ئەرچێکی قورسە بێتەوە لە یۆرۆلیگ بەرامبەر مانچستەر یونایتد لە بەرامبەر مانچستەرێکی زۆر باشە بینین لە سەردەمی تینهاگا بە ورد و درشتی باسم بۆ بکە و یاریە چۆنە بینی ئەرکی کامیان قورسترە بۆ گەشتن بە خۆناغیدات و خاڵە لاواز و بەهێزەکانی دووتی بچین باش وڵا دەمێت لە بەرشەنەوە دەست پێ بکەم کا گۆران ئەو ساڵێک کە جاوی بۆ ڕاهێنەری بەرشەنە پێم وابێت 4-0 لە ڕیال مەدریدیان بردەوە لە کلاسیکۆ هەمووە پێیان وابوو هیوا دروست بوو بۆ ئەوەی کە ئەو ساڵە بەرشەنە ڕکابەری ریال مەدرید بکات بۆ بردنەوەی لیگە من ئەو کاتوتم حالا لە بابەتەکە تێنەگەین لەوەی کە بەرشەلۆنە لە دۆخێکی زۆر خراپ هاتە دۆخێکی باش کلاسیکۆی بردەوە ئەو تیپە هێشتا ئەوە نەبوو بتوانێت ڕکابەری بردنەوەی ناسناوی لالیگا بکات ئەم ساڵش ئەم قسەیە دەکەم لەسەر یعنی هاندرانی بەرشەلۆنە لێم زویر نەبن ئەم تیپە هێشتا نەبووتە ئەو تیپەی لە دوور پاڵەمانەتی ڕکابەری بکات پاڵەوانتی لالیگا ناسناوی لالیگا و یۆرۆلیگ چونکە ئەو یاریزانە نەهێن ئێستا لە یانەی بەرشەلۆنە توانای جەستەیی و هێزی تیپەکە بۆ یەک پاڵەوانەتی دەبێت ئەوەندە کەرەستە لە بەردەستی جاویدانیە بۆ ئەوی بتوانێت لەسەر دوو ناسنا و سێ ناسنا و ڕکابەری بکات بۆیە پێم وایە
گرنجیدان بە ناسناوی لالیگا بۆ بەرشۆنە ئاسانترە ڕێگەکەی ڕەنگە هەنگاوێک نزیکتر بێ لە بردنەوەی ناسناوەکە لەوەی کە لە یۆرۆلیگ گرنگی بە بردنەوەی ناسناوەکە بدات چونکە تو ئەگەر مانچستەر یونایتد تێپەڕێنین دڵنیا بە ئارسنال هەیە دنیایەک تیپی دیکەی باش هەیە کە ڕکابەری لەسەر بردنەوەی یۆرۆلیگ دەکەن ینی بە بەراورد بە یۆرۆلیگ لە ساڵانی ڕابردوو ئەمساڵ تەمەشا بکە ینی چامپیۆنز لیگێکی بچووکترە لە بوونی کۆمەڵێک تیپی گەورەکە هەندێکیان لە یۆرۆلیگەوە هاتوونەتەوە لە چامپیۆنز لیگەوە هاتوونەتە یۆرۆلیگ بۆیە ئەگەر وەکو دەڵێ هەندرانی بەرشۆنە ئەم قسەیە بە سادەی لێوە بگرن تیپەکە توانای بردنەوەی یەک ناسناوی هەیە نەک لەسەر دوو سێ ناسناو ڕکابەری بکات. جاوی کاری باشی کردووە لەگەڵ یانەی بەرشۆنە بە تایبەت لەوەی کە توانیوێتی لەسەر ئاستی هێلی بەرگری کە گەڕانەوەی ئاراخۆ لە پێکان زۆر باش ئەو تیپار ڕێک خراپ بیریشمان نەچێ خراپی هێلی بەرگری لە ینی بەرشۆنە پێکانی ئاراخۆ بوو چکە پێش ئاراخۆ بەرشۆنە لەسەر ئاستی هێلی بەرگری تقریبان باش ڕێککەوت بوو بەڵام دوای پێکان بەرشۆنە زۆر خراپ بوو دوای گەڕانەوەشی توانی تیپەکە ڕێک بخاتەوە. گرنگچی خاڵکە کردوێتی جاوی لەگەڵ بەرشۆنە بوونی ناوەڕاستێکی زۆر باش و متمانەیەکی باشتر بەو سیاریزانەی هێری ناوەڕاست ئەمە وای کردووە هەم بۆ یاریزانانی هێری بەرگری و هەم بۆ پێشەوەش تیپەکە ڕێکخراوتە دەرکەوێت. ئەوەی کە بۆ بەرشۆنە لەم یاریە خراپە ینی هێشتا تیپەکە لە پاڵاونەتیە گەورەکان بۆ نمونە لە یۆرۆلیگ تاقیکردنەوەیکی زەحمەتی نەکردووە بۆ ئەوی متمانەیەکی زیاتر بەخۆیان ببین بۆیە یاریەکەی بەرامبەر مانچستەر یونایتد لەم ڕۆوات بۆ یانەی بۆ بەرشۆنە قورس دەبێت. هەرچی مانچستەر یونایتددا کاگۆران تینهاگ زۆر بەباشی متمانەی بە هەندێک لە یاریزانەکاندا کە لە پێشووتردا متمانەیان لە دەستدا بوو لەسەر و هەمووشانەوە ڕاشفۆرد ئەوەندە گرنگی بۆ یاریزانەدا ئێستاوا خەریکە دەبێتەوە یاریزانی ژمارەیەک لە یانەی مانچستەر یونایتد لەگەڵەوەشدا ینی چەند یاریزانێکی دیکە هەبوو لە پێکاتەکە دوای چەند دەرفەتێک پێدان کەیان نەیانتوانی خۆیان بگونجێنن ئێستا لەسەر کورسیەک دەبیدرێن چونکە هەندێک لە یاریزانەکان هێنانیان بۆ سەر کورسیەدەک ڕاستەوخۆ بۆ سەر کورسیەدەک گرفتی بۆ تینهاگ و بۆ یانەکەش دروست دەکرد بەڵام پێدانی چەند دەرفەتێک کە نەگونجان لەگەڵ تیپەکە ئێستا دەتوانێت بڵێم تیپەکە ئارامە سەقامگیرە ئەمەش کە جوانترین کاری تینهاگەکە لەگەڵ مانچستەر کردوێتی. کاک بۆتان بە کورتی ئەمێ دو قسە چانس برنەوەی چانس یاوەری کامێنە بۆ برنەوە گەر پێم بڵێ ینی بەو پیوەرانی کە باس کرد چانس لای کامیانە زیاتر بۆی برنەوە تۆمار بکەن. بەڵام من بە دوو خاڵ چانسەکە باز بکەم لەبەرەوەی کە بەرشۆنە لە سەروی ڕیزبەندی لالیگا و لە ناسناوی لالیگا نزیکە پێم وایە ناوێ ئەو ناسناوە لە دەست بچێ لە کاتێکدا مانچستەر یونایتد تا ڕادەیەک ینی لە بردنەوەی ناسناوی پرێمەر لیگ بێ هیوایە کە ئارسنال و مانچستەر سیتی لە ڕکابەریەکەدان گرنگی زیاتر بە بردنەوەی ناسناوی یۆرۆلیگ دەدات چونکە بردنەوەی ئەم کورسیە ئەوەندە پێویستی بە تۆپفۆری پرێمەر لیگ نابێتەوەی کە ڕاستەخۆ وەرزی داهاتوو لە خولیانە پاڵۆنەکانی ئەوروپا یاری بکات. زۆر باشە سپاس بۆ تەن عومەر شتۆڤەکاری تۆ پێ سپاس بۆ دەرفەتی پێیان بەخشی سپاس بۆ یەکەڵیان بڕیارگەن ئەمەوێت چانس یاوەری کامیانە زیاتر سپاس بێوەش تا پێکاتەکە نەبین نازانم بڵێم چی لەبەرەوەی بۆ ئاستی کە پێشکەشیەکەن چانس بۆ دوکان یەکە بینم نازانم زۆر بۆ جۆرە هەردوویانەکەم نایەتە بە چاتاوڵەکان لای من چانس یاوەری زیاترمان سەر نایتە من بۆ چونی خۆم سپاس بۆ بڕیارتاوە دووبارە سپاس بۆ تەن عومەر سپاس بۆ هاوکارانی زێدە عەزیزم کە ماندوو بوون لەگەڵمان هەفتەی داهاتوو خواتەمەند بە دینەوە خزمەت خواتان لەگەڵ